من ناوژین بەرزانم لە شەقامی ساڵەکە کە لە خلالی 3 ساڵە خەریکیشی دروستکردنی جیاوازی پەتاتین کاتوانین بڵین پێشتر هەبوو بۆ ماوەیەکی کەم نەتوانرا بناسێنرێ 3 ساڵ لێرە کە خەریکی نوێشی لەسەرەکەین بەردەوامی لەسەر پیشکردنەکە شێوازی ئەم پەتاتی ئێمە شێوازێکی ئەسڵی بەریتانیە بەڵام لە بەریتانیا بە شێوەیەشی کە ئەخورێت کە لای خۆمان ڕەغبەتی زۆر لەسەر نییە ئەوەی کە شێوەکەی لای ئێمە زیاتر ڕەغبەتی لەسرە ئەگەرێتەوە بۆ شێوازە تورکیەکەی کە لەوێ زیاتر لەگەڵ مەوادی مقابلاتە بەکارێنن بەڵام ئێمە کەمێک دەستکاریمان کردو بەهۆی نەبوونی جێگە بۆی بتوانین پاکتەمیزی بپارێزین کۆمەڵێک مەوادی حازری معلب بەکارێنین کە هەم پاکتەمیسترە هەمووکو لانی ئەتوانین خزمەتێکی باشتری بکەین و چەند سۆسێکی تایبەت بە خۆمان دروست کردووە لەگەڵیا سپاس بەخوای گەورە کە لە خلالی ئەم 3 ساڵەیە لە سەوەڵەکە ئیشەکەین ناوبانجێکی زۆرمان دەرکردووە و خەڵکی زۆر لێمان ڕازیە. وەکو کەسابەتەکە کە دەستم مایە زۆر حەزم بە ئیشی دروستکردنی خواردن بوو لە چەنەها کافێ و ڕێستۆرانت و شوێنە ئیشم کردو و بەردەستی شێف و بەڵام وەکو زیاتر کە ئیشەکەم تیای کردوێ ئیشم لە خواردنەوەکە ناکردو بابەتی قاوە و شەربەتۆم بەمادانە و دوای ئەوە کە چەند ساڵێک لە بەردەستی کۆمەڵێک شێفا بووم من کە نزیکی 7 ساڵە خەریکیشی خواردن بووم ئەم خواردنێکی تازە نییە بیرم لێ کردەوە کە نییە لە سلێمانی و بە عامیش هەتا لە خلالی ئەم 3 ساڵەیە چەند شوێنێکی کە دانرا لە سلێمانی و لە کوردستانیشانە بوو لە دوای ئێمە چەند شوێنێک پێما بێ دەستخۆشیان لێگەم کە ئێستا دروست بوون لە هەولێر و ئەو شوێنانە بەڵام لە سلێمانیا جارێ هەر پێما بێ بەس خۆمانینەوەی کە دوور نزیک ئاگادار بم خواردنەکە تازە نەبوو بەڵام شێوازی فکرەکەی کە نەم ئەزانی چۆن دەست پێ بکەم ئەوە بوو کە فڕنەکەم دەست ناکەوت لە سەفەرێکا بۆ دەرەوە کە بینیم فڕنەکەم بینی بەڵام بە شێوەیەشی کە زۆر بەدوایە چووم و پێویستی کرد زیاتر بۆی بمێنمەوە تا شوێنەکەیم دۆزیەوە و فڕنەکەم دەستکەوت کۆمەڵێک ناڕەحەتی هەبوو تا گەیشتە دەستم بۆ سلێمانی و یەکەم جاریش کە دامنا تەنها توان بڵێم مێزێک لەم مێزانە و لەگەڵ فڕنەکە بوو نە عەرەبانە نە مێز نە کورسی هیچی نەبوو هەمووی دوای فترێکی زەمەنی زۆر کەم لە دواوی چەند کەسێک هاتن تاقییان کردەوە و چەند قەناتی چۆک و بەڕێستان دەستخۆشیان لێگەم کە هاوکار بوون لە لاساننا هاتنە شوێنەکەمان و خواردنەکان تاقی کرد و زۆر بەدڵیان بوو لە دوای ئەوە بە خلالی تقریبەن هەفتە بۆ مانجێک وای لێ هات بۆ هەر پەتاتێک هەچ کەسێ بیستە دەستی کرد 2 ساعاتونی تا 3 ساعتی ژەوەسە یعنی کەوتە سەر ڕێچکەیەکی خۆی و کە خەڵکی زۆر ڕغبەتی لەسەر بوو بەڵام بە عامەتەن لەم جەوە گەرمەیە ڕغبەتیشی زۆری لەسەر نییە لە زستانە ڕغبەتیشی زۆریەکەی دەسەر لەبەری خواردنەکە بە عام زۆر گەرمە بۆ پەتاتەش بوو بە گەرمی زۆر خۆی ئەگرێت تقریبا هەر پەتاتی ئێمە کە بە دلیڤەری ژێنێرین تا ساعاتێک بۆ ساعاتونیەک لە ڕێگەیە بۆ گەرما خۆی ئەگرێت و ئەمێنێتەوە بە گەرمی وەکو کۆمەڵی خواردنی کە نییە بڵین تێگەچێت یاخود سار بێتەوە فێربوونەکەی من چەند ساڵێک بوو کە لە مەطبەخا ئیشمە کرد و بەردەستی شێفەکانمە کرد فکرەکان لە نەفرێکەوە وەرگرت و زۆر بەداداچوونم بۆ کرد ئەو کاتە دروستمان نەکرد بەڵام بۆ خۆم نەگۆکو فرۆش ئەو کاتە فڕنەکەمان نەبوو پەتاتەمە کردە ناو فڕنی پیتزاوە پەتاتەکە پیشا و حەدەسمە کرد بە حازرکردن بەس بۆ خودی خۆم نەک بۆ فرۆشتن ئەو کەسانەی بەتایبەت لای ئێمە یخۆن لە چینی گەنجە ئەوەی کێنە لامان ئەوانەی کە بەتایبەت داوای ئەەکەن مامۆسای قاعەیە یاخود نەخۆشە یاخود مامۆسای قاعە یاخود نەخۆش چونکە هیچ مەوادێکی زیانبەخشی تیان نیە پەتاتەکەیە و زۆربەی کەسیش ئەو نەفرانە من هەتا مریشکەکەش کە سووریەکەینەوە بۆ ناو پەتاتەکە تەنها بەکەرەی نەباتی هیچ جۆرە زەیتی شتیا بەکار نایەنم بەکەرەی نەباتی وە تامێکی کەمی بەهاراتێکی خۆش پێی سوورەکەینەوە لەمە زیاتر بترازێ خواردنەکە زۆر سەحیە چ بۆ خواردنێکی ژەمە خواردنێکی تەواو ئەتوانرێ بەکاربێنەوە یاخود بۆ خواردنی دایت ئەوەی کە لەم خواردنی ئێمە تەنها چەورە و مامۆسای قاعەکان زیاتر کە بەکاری نانن سۆسەکانە ئەویش کە بابەتی مایۆنیز و چۆن بڵێ زەیتی تێکەڵە بۆیە ئەمەیان بەکار نایەنن و نرخەکەشی ئێمە دوو جۆرمان هەیە لێرە سەوزەواتمان هەیە کە پێگاتووە لە پەتاتەکەیە کەرەی نەباتیە پەنیرە و زائیدەن 7 جۆر زەڵاتە دوونەوە سۆس کە نرخەکەی 4000 لەگەڵ ئەمانەیە بە هەمان شێواز کە بۆم باسکردن مریشکی بۆ ئیزافاکەین نرخەکەی بە 15. من وەکو گەنجێکی شاری سلێمانی
هەفتانە ئەتوان بڵێم مانگانە 5 بۆ 6 جار ئێمە جادەی سالم بە ئەمە هەنێ عادەتەن یم بۆ تاقیکردنەوەی شتی تازە بەس ئەم کۆمپێرەی لێیە وەکو خواردنێکی سەحی وەکو ژەمێکی سەرەکی توانی بیخۆیت و ینی ئەو شتانەی کە تایە بەکارێ هیچی زیان بەخش یا مادەیەکی شیمیایی هیچ ئەمانەی نییە هەمووی شتی سەحی و فرێشە فاسۆلیای سوورە ئەم گەنمەشامیە من زۆرم حەز لێیە جارجار بیبەری تونی تێگەین ئەم پەنیر و پەتاتەکە کە تێکەڵەکرێ تامێکی زۆر تایبەت و جیاوازی پێەیە هەم جارێ بە تایبەتی ئەگەر خواردنێ سەحی بێ پێویستە تاقی کرێتەوە و بزانی کە چۆن و چۆن نیە